بارەت بە ڕۆماڵی هەڵبژاردن تایبەت بە کاری ڕۆژنامەوانی چونکە هەمیشە ڕۆژنامەنووسان بەرپرسن لەوەی کە ڕۆماڵی هەڵبژاردن و پرۆسەی دەنگدانەکە بە شێوازێکی ئەکادمیانە بگوێزنەوەنە چونکە خودی پرۆسەکەش چەند ڕۆژێکی کەمی لە بەردام ماوە کێک لەو لایەنانی کە ڕۆڵی گەورە و گرنگی هەیە لە پرۆسی هەڵبژاردندا کەناڵەکانی ڕاگەاندنن بزانین چۆن بە شێوازێکی پرۆفیشناڵانە دەبێت ڕۆماڵی پرۆسەکە بکرێت و ڕۆژنامەنووسان چۆن هەست بە بەرپرسیارەتی بکەن لە گواستنەوەی دیمەنەکانی پرۆسەکە و ئەم تەوەرەش لەگەڵ بەڕێز تارق جەوهەر سارمەمی خاوەنی بڕوانامی ماستەر لە ڕاگەاندن و پەیوەندیەکان ئەخۆ پەیوەندی گشتیەکان و ئێستاش خوێندکاری دکتۆرە گفتوگۆ دەکەین. کاک تارق سڵاوت لێبێ، سوپاس بۆی کە ئەم بەیانیە میوانی ئێمەیت. دەمەوێت سەرنجی جەنابەت بزانم لە ئێستادا و ئەو ڕۆماڵی هەڵبژاردنەی کە کەناڵەکانی ڕاگەاندن و ڕۆژنامەنووسان دەیکەن چۆنە و تێبینی جەنابەتمەوێت لەسەر ئەو بابەتە. بەیانیت باش، بە هیوای ڕۆژێکی خۆش هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ جەنابتان بۆ هاوکاری بەڕێزت و بۆ بینەرانی خۆشەویستی کورسات نیوز. لە ڕاستیدا ئێمە ماوەیەکی باشە لەگەڵ ئەو هەڵمەتی پروپاگەندەی بانگەشەی هەڵبژاردن داین و دیارە لە سەرجەم ئاستەکاندا میدیا بەگشتی بیسترا و بیندرا و خوێندرا و لەگەڵ ئەلکترۆنی بەکاردێ بۆ ئەوەی لایەنە سیاسەکان کاندیدەکان هاوپەیمانەتەکان هەوڵ دەدەن کە پەیامی خۆیان بگەینن بە دەنگدەر بۆ ئەوەی بتوانن بەلای خۆیاندا ڕابکێشن تا لە هەڵبژاردەکاندا لە بەرژەوەندی ئەواندا دەنگ بدەن و بڕوایان پێبێنن کە بەشداری بکەن لە بانگەشەدا. ئەگەر بەراوردی بانگەشەی ئەم جارە بکەین بە بەراورد لەگەڵ بانگەشەی جارەکانی پێشوو سەیرەکەی جۆرێک لە هێمنی زیاتری پێوە دیارە بانگەشە بەگشتی لە نێوان سەرجەم لایەنە سیاسەکان کە پروپاگەندەی میدیایی دەکەن بۆ بانگەشەی هەڵبژاردن. بەڵام جارەکانی پێشوو هەستەکەی زمانی بەکارهێنانی میدیایە بەکارهێنانی کەمپینەکانیان تونتر بوو و زبرتر بوو و تیشتر بوو لە بەرامبەر یەکتریدا. ئێستاکە من خۆم تێبینیم هەیە هەندێک هاوپەیمانی زۆر بە نەرم قسە دەکا، هەندێک هاوپەیمانی زۆر بە شەرمەوە دەست لەسەر برینەکان دادەنێ و هەندێکیشیان هەیە ینی تۆزێک تونتر قسە دەکا بە تایبەتی ئەوانەی کە بەنێو ئۆپۆزیسیۆنن کار دەکەن بۆ ئەوەی ئەوانەی کە چەند ساڵە لە دەسەڵات بوونە ینی هەوڵ دەدەن زمانەکەی خۆیان تیشتر بکەن بە حکمی ئەوەی پێیان وایە دەتوانن سوود لەو جیلە نوێیانە وەربگرن کە ئێستا هاتوونەتە سەر ساحەکە. بەڵام بە شێوەیەکی گشتی میدیا چەکێکی کاریگەرە لە هەر ململانیەکی سیاسی لە یەکلایکردنەوەی بیر و بۆچوونە جیاوازەکان و دروستکردنی ڕایگشتی هەمومان دەزانین میدیا ڕۆڵێکی گرنگ دەبینێ بە تایبەتی میدیای بیسرا و بینرا و لەم ساڵانی دوایشدا میدیای تۆڕە کۆمەڵایەتیەکان کە ئەمە کاریگەرێکی زۆرە هەم قوارەی سیاسی هەمکیانی سیاسی هەم هاوپەیمانەتەکان هەروەها هەم کاندیدیش وەکو تاک دەتوانێت بە شێوەیەکی باش سوود لە میدیای ئەلکترۆنی و میدیای تۆڕە کۆمەڵایەتیەکان وەربگرێ بۆ ئەوەی پەیامی خۆی و پەیامی قوارە سیاسەکەی یا هاوپەیمانەتەکەی بۆ وەرگر بنێرێ. بە شێوەیەکی گشتی پەیامی ڕاگەیاندن دەبێت لە بەپێی ڕێسا و یاساکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن لە عێراقدا یعنی مەرجی تایبەتی بۆ دانراوە بەپێی ئەو مەرجانە دەبێ میدیاکان لە ماوەی کەمپیندا ماوەی کەمپینیش ئەم ساڵ ینی جیا لە ساڵەکانی پێشووی لە خولەکانی پێشووی هەڵبژاردننی عێراق سەیرەکەی 40 ڕۆژ دوای پەسەندکردنی ناوی کاندیدەکان و بربژێرەکان کە لە پێشکەش بە کۆمیسیۆن کرابوو یعنی 40 ڕۆژیان لە بەردەم بوو بۆ ئەوەی کەمپینیان دەست پێ بکەن. جا ئەو کەمپینە بە چەند قۆناغێک عادەتەن جێبەجێ دەکرێت. هەندێک هێز و لایەنی سیاسی هەندێک کاندیدی سیاسی پێیان وایە کەمپینەکە مەسەلەن 40 ڕۆژ زۆرە، هەندێکیان قەلەق بوون لە سەرەتاوە دەنگۆی ئەوە هەبوو کە هەڵبژاردنەکە دیسان دوا بخرێ بۆیە زوو دەستیان بە کەمپین نەکرد. بەڵام هەستەکەی لە لەم دوو هەفتەی کۆتاییدا سەیرەکەی کەمپینەکان لەسەر ئاستی عێراقدا زیاتر بووە و لە هەفتەی کۆتاییدا یان لە ئێستاکە ئێمە تێدا قسە دەکەین چەند ڕۆژێکمان ماوە 2 ڕۆژ 3 ڕۆژێک ماوە کەمپینەکە دەبێت بوەستێ سەیرەکەی هەڵمەتی لایەنە سیاسەکان کاندیدەکان لە میدیا زیاتر بووە بۆ هاندان و جۆشدان و سەرنج ڕاکێشانی دەنگدەر بۆ بانگەشەی هەڵبژاردن و دەنگدان بە کاندید و بربژێرەکانی. بەڵێ کاک تارق باست لە هێمنی بانگەشەی هەڵبژاردن کرد کە ئەم ساڵ جیاوازتر بووە لە ساڵانی ڕابردوو کە پرۆسەکەی تیا بەڕێوە چووە.
ئەمە خۆی خودی کاریگەری میدیا و ڕاگەیانەکان بووە کەناڵەکانی ڕاگەیاندن بۆ کەم هێوریە دروست بێ واتە لە ماوەی ڕابردوو زۆر کاریان لەسەرەوە کردووە کە بانگەشەی هەڵبژاردن بەم شێوە دروست و تەندروستەی ئێستا بێت یاخود هێز و لایەنەکان بەشدارانی کەمپین و پرۆسەی هەڵبژاردن خۆیان بڕیاریان داوە بەم شێوەیە کار بکەن. ڕاستیدا کاکار دوولایەن لەوەدا دەور دەبینی یەکێکیان قەناعەتی هێز و لایەن و کاندیدەکانە خۆیان کە بڕواان بە چ جۆرە گوتارێکەیە گوتاری وروشاندن و هاندان و جۆشدانی خەڵک و یان تەشیرکردن بەلایەنی بەرامبەر و ناوزڕاندن یاخود لایەنێکی تر ڕێکاری یاساییەکانە کە بە پێی مەرجەکانی کۆمیسیۆن کە دەریکردوون بۆ کەمپینی میدیایی یاخود کەمپینی ڕاگەیاندن لەوێ بەڕوونی ئاشکرا مادەیەکێ دانراوە ڕێدەگرێت لەوەی کە کاندید قوارەی سیاسی میدیا بەکاربێنێ بۆ دروستکردنی گرژی تونند و توێژی بڵاوکردنەوەی تونند و توێژی جا تونند و توێژی ئاینی بێ تونند و توێژی نەتەوەیی بێ یاخود ڕەگەزی بێ لە دژی هەر پێکاتە و نەتەوەیەکی جیاواز و یا ویدیو بوو چونێکی جیاواز و هەروەها ناکرێ زمانی میدیا زمانی هەڕەشە بێ لە بەرامبەرەکان و سڕینەوەی بەرامبەرەکان بێ ئەمە شۆکاریش چکە ئەمە هەر کەسێک خەرخی ئەم مادەیە بکە لە ڕێکارەکان و ڕێساکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی عراق هاتۆ بە تەکی سزا دەدرێ و ڕوبەڕووی دادگا دەکرێتەوە و غەرامە دەکرێت بۆیە هەوڵ دەدەن لایەنەکان خۆیان بە دوور بگرن جگە لەمەش ینی گەلی عێراق و جەماوەری دەنگدەر لە عێراق لە سەرتاسەر عێراق بە هەرێمی کوردستانیشەوە لە ڕاستیدا بەهۆی قوڵبوونەوەی ململانە سیاسیەکان کە میدیا ڕۆڵێکی گرنگی هەبوو لە چەند ساڵی ڕابردوودا لەوەی هەمیشە میدیا دەهۆڵی ناکۆچیەکان و ناخۆشیەکانی پەخش دەکرد بە گوێی بیسەر و بینەراندا بۆیە خەڵک ماندوو بووە تااقەتی گوێگرتنی لەم جۆرە گوتارە نەماوە پێویستی بەوەیە لە کەشێکی ئارامدا گوێ لە گوتاری و لایەنە سیاسەکان و کاندیدەکان بگرێەوە من پێم وایە خەڵک بەو گوتارەی ساڵانی ڕابردوو نایەتە سە سندوقی دەنگدان و خەڵک نسبەی مشارەکەی هاوڵاتی لە سەرتاسەری عێراق لە هەڵبژاردن لە دوای هەڵبژاردن کەمتر بۆتەوە و ئەم ساڵیش بەپێی ئەو ڕاپرسیانەی کراوە یعنی لێرە و لەوێ هەرچەندە ڕاپرسەکان زۆر جێ بڕوا و متمانەنین بەڵام دیسان چاوەڕوان دەکرێت مقاتعە هەبێ لە هەندێک ناوچە لەگەڵ هەندێک ناوچە جیاواز دەبێ هەرچەندە سیستەمی هەڵبژاردنەکە گۆڕدرا بۆ ئەوەی دەرفەتی زیاتر بڕخسێ بۆ پێکاتە و کەسایەتی سیاسیەکان و کەسە سەربەخۆکان کە لە هەژدە بازنەی سەرتاسەری لە عێراقدا کراوە بە هەر پارێزگایەک چەند بازنەیەکی تێدایە ئەمانە وا دەکات بۆ ئەوەی خەڵک باشتر بێ ڕوو لە دەنگدان بکاتون و بەشداری بکە بەڵام بەگشتی میدیا دەتوانێت ڕۆڵی گرنگ ببینێت لە وڵاتانی ڕۆژاوا سیرەکەی تۆڕە کۆمەڵاتیەکان ئێستا لە هەرێمی کوردستان هەر میدیای تەقلیدی دەورینی هەرچەندە تەلەڤیزۆن لە پێشەنگدایە تا ئێستاکەش بۆ دروستکردنی کاریگەری و هاندانی جەماوەر بۆ ئەوەی دەنگ بە کاملایەن دەدا یاخود چۆن خەڵکان دەدا بۆی بچێت بۆ سەر سندوقی دەنگدان بەڵام تۆڕە کۆمەڵاتیەکان ئێستا لە ناو لایەنە سیاسیەکان لە لای کاندیدەکانیش بەکاردێ بە شێوەیەک لە شێوەکان هەوڵیان داوە بەکاری بێنن لەوانە فەیسبوک لەوانە تویتەر لەوانە واتسئاپ ڤایبەر بۆ دروستکردنی گروپی بەشداریکردن لە کامپینی سەرخستنی کامپینی کاندیدەکان و لایەنە سیاسیەکان باشە کاک تارق چەند ڕۆژێکی زۆر کەماوە بۆ هەڵبژاردن و بۆ خودی ڕۆژەکە کەواتە پێویست دەکات کەناڵەکانی ڕاگەیاندن ڕۆژنامەنووسان چۆن کار لەسەر ڕووماڵکردنی هەڵبژاردن کەن بە شێوازێکی یاسانە و گونجاو بەڵێ دەبێت ڕێکارەکان یەکێک لەوانەیە کە خەڵک چاوەڕێ دەکە میدیا دەبێت ڕۆڵی وشارکردنەوە و ڕۆشنبیرکردنی خەڵک ببینێ لە پرۆسە گرنگی پرۆسەی هەڵبژاردن چونکە کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردن کەمپینێکی خۆی هەیە بۆ هاندانی خەڵک سیرەکەین لە بیدایەتی سەر دەورەیەکی هەڵبژاردندا سیرەکەی داوا دەکا خەڵک یەکەم جار بچین ناوی خۆی تۆمارکە بایۆمەتری بکە بۆ ئەوەی بتوانێت کارتەکەی خۆی وەربگرێتەوە و ڕۆژی دەنگدان کێشەی نەبێت لە بەشداریکردن لە پرۆسەی دەنگداندا ئەمە پێویستی بە کەمپینێکی میدیایی هەیە کە میدیاکان لێرەدا ڕۆڵی گرنگ دەبینێن و ئەمە وەکو ئەرک و واجبش بەسەریاندا فەرز کراوە کە دەبێت بەبێ بەرامبەر هاوکاری کەمپینەکانی کۆمیسیۆن بکەن لە هەندان و جۆشدانی خەڵک بۆ ئەوی بەشداری بکە و ناوی خۆی نوێ بکاتەوە لە ئێستادا خەڵک دەیەوێت میدیایەکی ڕاز
ڕازگۆ بێ متمانە پێکراو بێ هەواڵ و داتا و زانیاریەکانی بڵاو دەکاتەوە لەسەر چاوەی باوەڕ پێکرا وەرگیرا بێ و میدیا پێویستە ڕۆڵی جۆشدانی خەڵک ببینێ بۆ ئەوەی پرۆسەکە جوانتر بکرێت کە پرۆسەی خەڵک چەند بەشداری بکە لە هەڵبژاردن پرۆسەکە ئەوەندە جوانتر دەبێ و ئەنجامەکان ئەوەندە ڕازگویانەتر دەردەکەون و بواری گزیکردن و ساختەکردن لە هەڵبژاردنەکان کەمتر دەبێتەوە هەرچەندە هەڵبژاردننی عێراقەگە سەیری بکەی بەپێ ئەو پێوەرە نێودەوڵەتیانە ڕەنگە هەموو مەرجێکی تێدا نەبێ کە برین هەڵبژاردنێکی چاوەڕوان دەکەین خاوێن و پاک بێ و بێگرد بێ و بەپێ پێوەرە نێودەوڵەتەکان بەڕێوە بچی چونکە ئەم هەڵبژاردنش وەکو هەڵبژاردنەکانی تر بێخەوش و کەم و کوڕی نابێ هەر لە سیستەمی هەڵبژاردنەکەەوە بگرێکە گۆڕایە هەروەها مەسلەی نەبوونی سەرژمێریەکی سەرتاسەری لە عێراقدا کە داتا و ئاماری ئەوانەی مافی بەشداریکردنیان هەیە ئەمانە بە شێوەیەکی جوان بەرچاو نییە بەڵکو تا ئێستا کەش پشت بە هەندێک داتا و زانیاری و هەندێک قایمە دەبەسترێت کە دەگەڕێتەوە بۆ سەردەمی فۆرمی خۆراک کە ئەمانش ساختەکاری زۆری تێدایە بۆیە پرۆسەکە خۆی لە خۆیدا پێویستی بە پێداچوونەوە هەیە بەڵام گرنگە بەلای وەرگرەوە میدیایەکە بێ میدیایەکی ڕازگۆ بێ پیشەیی بێ بابەتی بێ داتا و زانیاریەکانی لە سەرچاوی باوەڕ پێکراوە بگوازێتەوە بەشێک نەبێت لە تێکدانی شیرازەی کۆمەڵایەتی شیرازەی کۆمەلگاکە ئاشتی کۆمەڵایەتی بپارێزێ ئەمانە زۆر گرنگن نەبێتە مای هاندان و وروژاندنی کێشە و ناکۆچیە سیاسی و کۆمەڵایەتەکان بەڵکو تەنیا ئامانجی گەیاندنی پەیامی کاندیدەکان پەیامی هێز و لایەنە سیاسەکان ئەمە پەیام چەند بەهێ منی و بەهادی بگاتە وەرگر ئەوەندە کاریگەری زیاتر دەبێت. بەڵێ کاک تارق با دوا پرسیار لێ بکەین و بە کورتی وەڵاممان بیتەوە چونکە هاوکارانمان ئەڵێن لە کاتی هەواڵەکان نزیکە بینەوە باست لە ڕووماڵێکی دروست کرد باست لە کەناڵی بەرپرس کرد لەم پرۆسە دیموکراسیانەیە بەڵام باسی فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکانی شت کرد کە ئەو لە ئەمریکا کە خودی لەدایکبوونی زۆرێک لە تۆڕە کۆمەڵایەتەکانە کێشان هەیە پیان کۆنتترۆل ناکرێت و پروپاگەندە و درۆ زۆر بڵاوەکرێتەوە لە هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ ئەوە بکرێت چونە لە کەناڵە ڕسمیەکان ناهێڵن هەموو شت تێپەڕێ بەڵام لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکان فەزایەکی زیاتر کراوەتەوە چۆن خەڵک بڕوا بەو پروپاگەندە زۆر درۆیانە نەکەن کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان هەبڵاوەکرێنەوە. لە ڕاستیدا ئەمڕۆ ئامرازەکانی گواستنەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان زۆر خێرایە ینی بە چاوداخستن و چاو بەرزکردنەوەیەک ینی بابەتەکان بڵاو دەکرێتەوە جا کێشەکە لەوەدایە خێرایی لە گەیاندون و بڵاوکردنەوە دەبتەمای ئەوەی کە کام پەیامی ساختە یەکەم جار کە بڵاو دەبتەوە کاریگەری زیاتر بەجێ دێرێ لەوەی کە ڕوونکردنەوەیەک دەدرێ و ڕاستیەکانی تێدا دەخرێتە ڕوو بەداخەوە کۆمەلگاش ینی سیباقی خێرا بڵاوکردنەوەی داتا و زانیاریەکان و گەیاندنی پەیام و دەرخستنی هەڵوێستەکان ئەمە وای کردووە کە تۆڕە کۆمەڵایەتەکان لەبەرەوە هیچ فلتەرێکی لەسەر نییە و خەڵک ئازادە بە کام شێوە بابەت بڵاو دەکاتەوە چونکە یاسایەکیش نییە نە لە عێراق نە لە هەرێمی کوردستان ئەو بوارەی بواری میدیای ئەلکترۆنی و میدیای تۆڕە کۆمەڵایەتەکانی ڕێخست بێ بۆیە تەنیا یاسای بەکارێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن هەیە کە ئەمەش زۆر جاروەیە حکومەکە حکومێکی زۆر قاسی دەبێ بەرامبەر بەو کەسانی تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاردێنن و زۆر جاریش وەیە ڕەنگە حکومەکە لە ئاستی پێویستدا نەبی پێویستی بە یاسایەکی تایبەت هەیە بۆیە فراخێکی یاساییمان هەیە لەو بوارەدا بۆیە سەیرەکەی زۆربەی کاندیدەکان هێز و لایەنە سیاسیەکان هەستەکەن پرۆشەری ساختە دروستەکەن لێدوانی ساختە بە ناوی کەسایەتی سیاسیەکان بە ناوی کاندیدەکان بڵاو دەکەنەوە و هەڵوێستەکانیان بە هەڵوێستێکی چاواشایی بڵاو دەکەنەوە بۆیە پێویستی بەڕووکردنەوە دەبێ لەبەرەوە یاسایەک نییە و ئەو بوارەی ڕێخست بێ بۆیە سەیرەکەی بازاری هەواڵی ساختە لە تۆڕە کۆمەڵایەتەکان زیاترە و بازاری بڕواپێهێنان و قەنەعات پێکردن و جێمتمانەی لە میدیای تەقلیدی تا ئێستاش لە هەرێمی کوردستان زیاترە و بەتایبەتی لە تەلەڤیزیۆن باوەڕ پێکراوترە. بەڵێ بەڕێز تاریق جەوهەر سارمەمی خاوەنی بڕوانامەی ماستەر لە ڕاگەیاندن و پەیوەندیە گشتیەکان و خوێندکاری دکتۆراش بە هیواین زوو دکتۆراکە وەربگریت و تەمەندرێژوی و سەرکەوتووی کاک تاریق کاتێکی خۆش. سپاس بۆ ئامادەبوونی شامەتمان تومان کردی.